سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. ئەمیری کۆمەڵی ئیسلامی حکومەتی هەرێم با حکومەتێکی ئەمنی پێناسە دەکا. عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە میانەی پێشکەشکردنی راپۆرتی گشتیدا لە کۆنگرەی چوارەمی حیزبەکەی ئاماژەی بەوە کرد حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی ئەمنیە و با شێوەیەکی ئەمنی مامەڵە بەرامبەر هاوڵاتیان دەکا. هەر لە درێژەی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد ئێمە ئەم حکومەتەمان بە شایستەی بەشداریکردنی خۆمان نەزانی و چونکە لێمان ڕوون بووە چۆن حکومەتێ دەبێت. سەبارەت بە سزادانی چالاکان بە زیندانیکردن ئەمیری کۆمەڵ ئاماژەی بەوە کرد دادگا سەروەر نییە و ناتوانێت کاری خۆی بکە چونکە پێشتر و لە شوێنی ترەوە حکومەکە ڕاگەیەندراوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمڕۆ دەستی کرد بە کارەکانی کۆنگرەی چوارەمی خۆی بە بەشداری 1992 ئەندام و لە یەکەم ڕۆژی کۆنگرەشدا عەلی باپیر بە کەسی یەکەمی حیزبەکە هەڵبژێردرایەوە. هەر شاد بن.